ئەوە بۆیە و چرایم لەگەڵ خۆمایەنا و چرایم بەرێت خۆش نەکە چرایەک و جامانەیەکی جێماوی باوکی هێناوە خستوێتێ سەر گۆڕەکەی و دەڵێت دوای 36 ساڵ لە دابڕان یادگاریەکانی بۆ گەڕاندەوە. ئەمە جامانە جوانەکەیەتی. تاقانەیەکی ئەنفالکراوە لە چەمچەماڵ گلەیی هێو دەڵێت یەکێتی و پارتی دەبێت دەستی کەسوکاری ئەنفالکراوان ماچ بکەن و جاش و مستەشارەکان بە سزا بگەێنن. ئەوە بۆیە و چرایم لەگەڵ خۆمایەنا و چرایم بەرێت خۆش نەکە. ئەم چرایە لەگەڵ کلاشیکۆ فەقا لە شوێن هەوارەکەی باوکم ماوەتەوە. ئەمە مەڵگرتووی سەژی شەکار سەبووریە. ئەمەش جامانەکەی باوکم. ئەمە جامانە جوانەکەیەتی. ئەمەیە یەکێتی و پارتی ئەبێ بێن دەست ئێمە ماچکەن، ئەبێ بێن دەستمان ماچکەنەوە حیزبانەی لە جادەی قیر لایەن نەداوە دەستکەنە مەل یەکتری کەسوکار ئەنفال دڵخۆشکەن. هەر ئەڵێن پارە هیچ نییە چۆن هیچ نییە. ئێستا من هاتوومەتە سەر قەنەعەتیە پارە موشتێکە. ئەگەر پارە بواە کەسوکار ئەنفال توش سەرەتان نابوو. وەرە من پێتان ئەڵێم لەم مانگە چەند کەسوکار ئەنفال توش بووە. کەسوکاری ئەنفالکراوانی چەمچەماڵ دەڵێن دوای 36 ساڵ نەتوانرا بێت جاش و مستەشارێک بدرێت بە دادگا دوو حیزبی بنەماڵە هەر بۆ نەفرەتکردن باشن. هەموو دەرگایەکیان لەسەر کەسوکاری ئەنفالکراوان داخستووە و بۆ دڵخۆشکەری کەسوکاری ئەنفالکراوان نەیانتوانیوە مستەشارێک بدەنە دادگا کە بۆی دڵی کەسوکاری ئەنفالکراوان خۆش بێت. حکومەتێک کە لە بای 35 ساڵ و حکومەتی عێراقیش 23 نەتوانن جاشێک بدەنە دادگا بۆ نەفرەت لێکردن باش. و حکومەتێک لە پای 35 ساڵ ئەوش 22 ساڵ نەتوانێت هەتا ئێستا ئێسک و پرووسکی ئازیزانمان بێنێتەوە بۆ نەفرەت لێکردن باش. کەسوکاری ئەنفالکراوانی چەمچەماڵ دەشڵێن وەکو پێویست خزمەت نەکراون و لە ڕۆی خزمەتگوزاریەوە قەزاکەیان فەرامۆش کراوە. هاتین بۆ نێو چەمچەماڵ گەڕەک و کۆڵانەکانیمان بینی ئاوەڕۆ قیرتا و کۆنکرێتی گەڕەکەکان هەلی کار و دامەزراندن هەمووی لە ئاستێکی خراپدایە. پێویستی چێکە نەبەخوا یەک شتێکمان نەبەخوا یەک شتێکمان بۆ نەکریا یەک کەسێکم دەدێبێژە کەسێک ئەربالە یەک کەسێکم دەدێ بەخوا کەسم دەدێبێژە کەسێک ئەربالە یا حاڵی ئەسەوری تا ئیساکی ئیمشەو باس کرا و تیانە بەیانێت پەلێن ئیمشەو ئاوام نەکردووە نەبەخوا. ئێمە سووتیاینە ئێمە برژیاینە ئێمە ماڵکاولمانە ئێمە زەلامان ڕۆیە ئێمە مناڵمان ڕۆیە ئێمە حەچی بڵێ بەسەرمانە هاتە لەم کوردستانەیە ئەی بۆ ئەوان ئەیخۆن بۆ لایە لە ئەنفال ناکەنەوە بۆ لایە لەوە ناکەنەوە بڵێن ئەم جەنازانە ها لە ژێدەست عارە بابابی تێرینەوە حەودەن بۆ ئەچنە بەغا دانیشتنەکەن بۆ ئەوەشتە دانیشتن بکەن. بێ ئەوەی بیان دوێنیت بە چاوەکانیاندا دیارە هیچ شتێک خۆشحاڵیان ناکات مەگەر بە سزاگەیاندنی جاش و مستەشارەکان و شادبوونەوەیان بە ڕووفاتی ئازیزانیان. لەوەش گرنگتر زوو ئەنجامدانی پشکنینی دیەنەی بۆ ناسینەوەی ئەم ڕووفاتانە چونکە ئەوانەی لێرە لەسەر ئەم گۆڕانە دەگرین هێشتا نازانن ڕووفاتی کەسوکاری ئەوانە یاخودنا. ڕامیار عوسمان کەناڵی پێیام قەزای چەمچەماڵ.